ئەندامی لە سەرۆکاتی پەرلەمان ناکرێت دو ئەندام هەمیشە بەلایەکەوە بن ئەندامێک بەلایەکی ترەوە بی لەسەر پێگەی حزبی و سیاسی پێگەی حزبی و سیاسی بۆ دەبێت بۆ یەکڕێزی بیت بۆ تەوافق بیت بۆ سازان بیت نەک بۆ زۆرینە و کەمینە ئەم پەرلەمانی کوردستان لە ساڵی 1992 تا ئەمڕۆ لەسەر سازان بەڕێوە چووە و ئەو مێژووی پەرلەمانی کوردستان بگەڕینەوە تەماشا بکەین دەبینی پەرلەمانی کوردستان هەمیشە پێگەی تەوافق بووە پێگەی ئەوە بووە کە ببیتە دەنگی ڕاستەقینەی خەڵکی کوردستان قەت لێکترازان لێرە پەیدا نەبووە لە پەرلەماندا بەداخەوە ئەم جارە ئەمە چەندین جارە دووبارە دەبێت لێکترازان لە ناو پەرلەمانەوە تەشەنە دەکات بۆ دەرەوەی پەرلەمانەوە دەمانەوێت ئەو ڕاستیانە بۆ خەڵکی کوردستان ڕابگەهێنین بەو ئومێدەی بتوانین لە ئایندەکی نێزیکدا لەم قەیرانش دەرباز ببین و هەر ئێوە خۆش و شاد نصابی یاسایی تەواو کاکە دانیشتن بۆ چێ دانیشتنە هەڵەیە یان جەناب قەڵی دانیشتنەکە نایاساییە ئەگەر نایاسایە مرجەکە نایاسایە بوونێ دانیشتنە چین ئێمە دەڵێن مەسلەی یاسایی و نەیاسایی لەسەر نیساب پەیڕەو ناکرێتن دانیشتنێکی یاسایی و نەیاسایی دەبێت بەوە قیاس بکرێتن کە چۆن ئەسڵەن سەرۆکاتی پەرلەمان پێک هاتووە ئەو سەرۆکاتی پەرلەمانە ئێستا هەیە هەمومان دەزانین کە ئەوە بە سازان هاتووە و لا بدەی لە سازان ئەوە مەسلێکی ترە دەبێت بە ناسایی ئەولادانە لە قەلەم بدەیت ئێمە کە ڕۆژ یەکەم لە بیرتانە لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان هەڵبژاردنەکەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئەنجام دران کودەنگێک لەوێ هەبوو چۆن دەنگەکان دابش بکرێن بەسەر سەرۆکی پەرلەمان و جێگر و سکرتێر شێوازی حزباتی تیان نەبوو تا تەوافقی تیا بوو بەزەق بوو لەبەرەوە ئەو سازانە ئەساسی دروستبوونی شرعیەتی پەرلەمانە ئەو سازانە نەبینی شرعیەتی پەرلەمانش لاواز دەبی نامێنیتن لەبەرەوە مەسەلەیەکە پێویستی بە ئیجتیهاد ناکرێت بەڕاستی نەک ئیجتیهاد دەکەم ئێستا لایەنە سیاسیەکان لە هەوڵی ئەوەدان سازان بگەن بە سازان چونکە هەوڵی نوێ لە ئارادەیە تۆ بە حکومە وتەبێژ پارتی وکراتی کوردستان دوایین زانیاری چیە لەسەر ئەمە ئایا کەی دەگەن بە سازان وە ئەم هەوڵانە بەکوێ گەیشتووە چیاریشتریشن سەبات بە لە ئێستا باڵوێزی بەریتانیا لە لای سەرۆکی پەرلەمانە و هەروە باڵوێزەکانی ترش لە ڕۆژانی پێشوهاتون بۆ پەرلەمانی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکانیش کۆبنەوە هەڵوێستی وان چییە وە قسەی وان چیە لەسەر ئەمە قسە پرسید کە ئێستا هەرێمی کوردستان پێ بەنسبەت هەوڵەکانی لایەنە سیاسیەکان بەردەوامن بە سپاسەوە هەموو هەوڵێک خەمیەوەی داوە هەموو لایەک خەمیەوەی خواردووە کە بەڕاستی ینی هەوڵ بدەین بە سازانەوە ئەم مەسەلە پرسە چارەسەر بکرێتن کە پرسێکی سیاسیە پێشتر سیاسی بوو ئەمڕۆ سیاسیە و بێی تەوافقێکی سیاسی قەت چارەسەر ناکرێت قەت پەرلەمانی کوردستان ئەم پەرلەمانەی کە شانازی هەمومان شانازی پێدەبین ناتوانانی پرسێکی وە یەکلایی بکەتەوە نە بە زۆرینە نە بکەمینە ئیلا بە تەوافقێک ئەو تەوافقش بێتە ئێرە ئەو تەوافقش بەڕاستی کودەنگێکی لەسەر هەبیتن و بالیۆزخانەکان و بڵێن قوسڵخانەکانەوەی لێرەنە بەڕاستی ئێمە دەزانین ئەوانش پەرۆشی ئەوەنە هاوکار بن و هاوکاریوان جێگەی ڕێزی ئێمەیە دێنە ئێرە سەردان دەکەن نیگەرانن و دەزانین ئەوانش کە دەیانەوێت ئێمە خۆمان ئەوە بەدەستی خۆماندایە کە ئێمە بگەینە بە چارەسەریەک ئێمە وا دەڵێن دەبوا سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بێلان بێت و بابەتیانە معاملە لەگەڵ هەموو پرسێک بکەتن لە پرسی سەرۆکاتی هەرێم ئێستا کە براوردی بکەین پرسی لژنەی دستوری لەگەڵ پرسی هەموارکردنی یاسای سەرۆکاتی هەرێم پرسی دستوری تا ئاخرین ڕۆژ سەرۆکاتی پەرلەمان بێلایەن بوو بابەتیانە معاملەی لەگەڵ ئەو پرسە کرد و هاتینە ناو دانیشتنی پەرلەمانیش هەر لە ناو دانیشتنەکەش تاکید کرا لە یەک بەرگەردا تاکید کرا کە ئەم پرۆژەی دستور دەبێت بە سازان بێت ئیشەکانی لژنەی دستوری دەبێت بە سازان بێت کە دستور و لژنەی دستوری و ئیشەکان بەڕێوە ببات ئەدی خێرە ئێمە یاسای سەرۆکاتی هەرێم بەو شێوازە معاملە لەگەڵ بکەین کە ئەمە پرۆژەی حزبەکە و لایەنەکە یان چەند لایەنەکە لەبەرەوە ئێمە وا دەبینین سەرۆکاتی پەرلەمانی کوردستان موفق نەبوو سەرکەوتو نەبوو لە معاملەکردن لەگەڵ یاسای سەرۆکاتی هەرێم ئەگەر پرۆژە با دەبە پرۆژێکی یەکگرتو هەبیتن لە گشت لایەنەکان ئەوەی پێک هاتی ناو پەرلەمان یان پرۆژەی چەند لایەنێک هەبیتن دەبە عەلەقەل لایەنی تر ئاگادار بکرێت ئەو لایەنش دامسڵاندنی چۆر لەگەڵیان بکرێتن لەبەرەوە من ئێمە وا دەبینین کە سەرۆکاتی پەرلەمان سەرکەوتو نەبوو لە معاملەکردن لەگەڵ ئەم پرسەی
هەرێمی کوردستان. پرسیارێکم سەبارەت بۆی کە بەڵی کۆبوونەوەکە نایاساییە بۆچی جەنابەت بەشدار نەبووی لەو کۆبوونەوەی دەستنووس بەکاردێنم کە ڕۆژی کۆبوونەوەی نایاساییان دیاری ڕۆژی باشەوە پرسیاری دوم ئەوەیە ئێوە وەکو پارتی بەشدار دەبن لە کۆبوونەوەی ڕۆژی باشەوە. زانی گوتم نەیاساییە لە کۆبوونەوەکانی سەرۆکاتی پەرلەمان هەموویان من حاضر بوویمە ئەو کۆبوونەوە نەبن تەنانەت ئەوانەی کە بەڕاستی جاران هەیە کۆبوونەوەی ترم کانسلکردنی لام بردینە هاتیمە پێشداریم تیا کردیە مقاتعەم نەکردووە لە هیچ کۆبوونەوەیەکی سەرۆکاتی پەرلەمان هیچ ڕۆژێک بەڵام هەبوون ناچار بوومە دوورکەوم لەبەرەوە ئیشی تر لە بەردەم ئێمە هەبووە. من ئەمڕۆژ حاضر بوویمە لەو کۆبوونەوەی ئەمڕۆ ئەنجام درراوە و دەڵێن پێش وەختەش خۆیان حاضر کرد بوو دوو برای بەڕێزم لە سەرۆکاتی پەرلەمان پێشتر خۆیان حاضر کرد بوو و بڕیاری خۆشیاندا بوو من ئاگادار بوو من حاضر بووم بۆ ئەوەی تەحەفوزی خۆ بنووسم تەحەفوزی خۆم نووسی و بە هەڵم لە قەلەم داوە ئێستاش بە هەڵە لە قەلەم دەدەم دەبوا سەرۆکاتی پەرلەمان زۆر بەرزتر زۆر بێلانەتر زۆر ڕێک و پێکتر معاملە لەگەڵ پرسی وەکو ئەمڕۆ بکات کە نیگەرانی هەموو خەڵکی کوردستانی لێکەوتوتەوە لەبەرەوە من وا دەبینم ئەوە ڕێی منە و احتفاظم بە ڕێی خۆم کردووە. بەڵێ پرسیارێکی سەبارەت سەرۆسیێنە ئاڕاستەی سولانە سیاسەتانی کە ئەوانەی مۆڵەتی یاساییشان هەیە ئێوە چۆن دەڕواندا پەیامەکەی سەرۆکی هەرێمی کوردستان و تا چەند بە ئومێدی ئەوەن کە پێش سولانە سیاسەکان لە بیستیمان کە داوای کرد بە سازان و گفتوگۆ بەوەی لەو قەرانە کە تووشی بۆ هەرێمی کوردستان چارەسەر ئەوە ئێمە بەرز دەنرخێنینەوە پەیامە بەڕاستی پەیامێکی کورت و پوختە و جارێکی تر داکۆکی لە هێزە سیاسەکان دەکات جارێکی تر بەو ئاراستەیە کە هێزە سیاسەکانی کوردستانی لە توانای ئەواندایە پرسێکی وەکو ئەمە بە پرۆژێکی زیاتر بە جددیەتی زیاتر بە تەکنیکی شێوازی دیالۆگی باشتر بەکاربێنن دەتوانێت چارەسەری بکەین و حقەت ئەو هێزانەتری سیاسی ئەوەی لە دەروەوەی پەرلەمانن بەڵام مولەتیان هەیە ئەوانش بێنە سەرخەت ئەوانش بێن ڕۆلی خۆیان ببینن و ئەوکار من لەگەڵ هێزەکانی ترێ سیاسی ئەوەی لە ناو پەرلەماندانە بۆ ئەوەی بتوانن شەریک بن لە بدۆزینەوەی چارەسەرێکی گونجاو دەستا خۆش بیتن. ئەگەر دانیشتنەکراوە پرۆژە یاساکە بەسەکرا وەکو پارتی پرۆژە یاساکە قبوڵ دەکەم بە سەرۆکیێن ئەو یاسای قبوڵ دەکرێنێتەوە یاسا پەسەند بکرێت و پەسەند نەکرێتێن ئێمە ئەمە دەواری پەرلەمانتارانی کوردستان بەخۆدا بچنەوە فراکسیۆنەکان بەخۆدا بچنەوە پرۆژە یاسایەک بە شێوازێک لە شێوازەکان نەسەپینن لەسەر لایەنێکی ئەساسی شەریکێکی ئەساسی لە ئەزمموی دیموکراسی هەرێمی کوردستان و ئێمە ئومەدەوارین دیسان دەرفەت هەر یەک لە ئێمە دەرفەت بەخۆ بدەت بەخۆدا بچیتەوە. ئایا یاسایەکی وا چ قازانجەکەیە بۆ هەرێمی کوردستان ئایا دەتوانێت چۆن هاوکار بی سەقامگەری لە هەرێمی کوردستان بەرقەرار بیت ئومێدەوارین هەموو لایەک بیر لە خۆ بکەتەوە هەر یاسایەک لە پەرلەمانی کوردستان دەربچیت بەدەر لە سازان ئێمە بە وەکو یاسایەکی شەرعی تەعامل لەگەڵ نایکەین. دەڵێ یاسایەک بێت تەوافق کە ئەو چەشنەی هەبێت ڕەهەندی نیشتیمانی هەبێت کاوە دروشمێکی ئاسراوی ئۆپۆزیسیۆن بووە هەر یاسایەک ڕەهەندی نیشتیمانی هەبێت دەبێت بە سازان بێت ئێمەش دەڵێن ئەمەش ڕێزمان بۆ هەموو پەرلەمانتار هەیە ڕێزمان بۆ دەنگدان هەیە لە ناو پەرلەمان بەڵام ئەوە بابەتەکە لە دەرەوەی پرۆسەی زۆرینە و کەمینەیە زۆرینە و کەمینە بۆ وڵاتێکی سەقامگیری وەکو ئۆروپاش بۆ ئەوانە دەست دەدەت بەڵام لە حتا لەوێ ئێمە دەزانین دیموکراسەتی تەوافقی لە 4 وڵاتی گەورەی ئۆروپی گەشەی کردووە ئێمە لەوانەوە فێر بووین کە لە پرسێکی وادە دەبێت بە تەوافق دەرباز ببیتن. ئێمە وا دەبینین وا دەڵێن هەوڵەکانی ما هەموو هەوڵی سیاسینە و لە چوارچوەی یاسادانە هیچ هەوڵێکمان نییە لە دەرەوەی دانوستاندنی سیاسی و دیالۆگی سیاسی و لە دەرەوەی چوارچوەی یاساییدا لەبەرەوە کەسێک وا تێنەگەیت کەسێک خۆی خەڵەت تێنەگەینیتن جاری ترش پارتی سەلماندی هێزێکی مەدەنیە دیموکراسی مەدەنیە هێزێکی بڕوای هەیە بە دیموکراسیەت بڕوای هەیە بە دەستا و دەستکردنی دەسەڵات بڕوای هەیە بە دیالۆگ
ئێمە لە کاتی خۆدا لەم هەرێمەدا زورینەیەکی زۆرمان لەگەڵ بوو 51 کورسی بووین بەڵام ئەو کاتەش پارتی لە بەشی خۆی خۆش بوو و شەریک لەگەڵ شەریکی خۆی بەش کردەوە و ئێمە ئێستا 38 کورسینە گەورەترین فراکسیۆنی ناو پەرلەمانی کوردستانین ناکرێت نادیدە بکرێت ئەو فراکسیۆنە ناکرێت خوندنەوەی بابەتی بۆ ئەو فراکسیۆنە نەکرێتن بۆ ئەو هێزە نەکرێت لە پشتەوەی ئەو فراکسیۆنە لەبەرەوە ئێمە داکوکی لە سەرمە دەکەین بەڵام هەوڵەکانی ما بەتاکید هەموو هەوڵی خۆی دیموکراسی دەدەین هەموو هەوڵی خۆی لە چوارچێوەی یاسا دەدەین کە ئەو دانیشتە پێش هەمویان سەرۆکاتی پەرلەمان و پێش هەمویان پەرلەمانتاران پێش هێزە سیاسەکان کە لەم بابەتەدا بەخۆدا بچینەوە بە تەشەنەجە ئیش نەکەین فعل و ڕەتفعل و ئەو بارەی دروست دەکرێت لەسەر شەقامی کوردستانی بەقەت ئەو قەت ئەوە تەندروست نییە لە خزمەتی خەڵکی کوردستاندا نیە پرسیاری یەکەمیان لەڕووی یاسایە و بەڕێی جەناب لە دوای 1970 چارەنووسی سەرۆکی هێران چی لێدێ و پرسیاری دومیشم سەرۆکی پەرلەمان بەردەوام گیانووی ئەوەی هەیە کە ئێوە لایەنەکان نەگەیشتونەتە سازان بۆیە پێویستەکات بوونەوەی ناسایی پەرلەمان بکرێت بۆ چوونی ئێوە چێ چارەسەر چێ لایەنەکان ناگەنە چارەسەر بۆ چوونی ئێمە لایەنەکان دەبێت ڕۆژێک بگەنە سازان ئێمە دەڵێن دەبوا ئێمەی پەرلەمانی کوردستان پەلە نەکەین لە دانیشتنی ئاسایی با ئەم پرسە 10 ڕۆژ 20 ڕۆژ کەی تەواو دەبێت با تەواو ببیت ئەو ئەرکە قورسە پەرلەمانتارە ناتوان ئەو ئەرکە قورسە هەڵبگرن لەبەرەوە دانیشتنی ئاسایی لە مانگین و کەی سازان دروست بیت ئێمە لە پەرلەمانی کوردستان دەبا ئەو کاتە زەمینە خۆشکەین حاضری بکەین بۆ ئەوەی دانیشتن ئەنجام بدرێن لەبەرەوە دوای 1970 ئەوە یاسایەکەیە لەوەیە و یا سازانان دام و دەستگای ئەوەی شارەزانە لەم بوارەدا باڕێی کۆتایی خۆ بدەن ئەوە دادگای تەمیزە باڕێی خۆ بدات خەڵکێک تر هەنە پسپور و شارەزا لە بواری یاسایی دەتوانین داوەتیان بکەین بڵێن احتیکام بۆ ڕێیوان بکەین لەم بابەتەدا ئەوە دەکرێتن بەڵام ئەوە هەرێمی کوردستان ئەسڵەن گرفتی سەرۆکایەتی نەبووە سەرۆکاتی هەرێمی نەبووە ئەو گرفتە خۆمان دروستمان کرد کەی یاسا دەبیتە ئیشکالێکی وای گەورە بۆ ئێمە لە 92 بەلگەم بووەوە لە 92 تا 2005 سەرۆکی هەرێمی کوردستانمان نەبوو گرفتێکمان نەبوو تەبایی هەبوو تەوافق هەبوو ئاشتی بەرقرار کرا بێ ئەوەی سەرۆکی هەرێممان هەبیت ئێستا سەرۆکی هەرێممان هەیە ئەگەر هاتوو 2 مانگ 3 مانگ فەراغێک دروست بوو قەت دنیا خراپ نابیت ئەو سەرۆکە بەردەوام بیت یعنی بۆ ببیتە مەسەلەیەکی ڕەتفعل بە مەسەلەیەکی کینە معاملە لەگەڵ ئەم مەوزوعانە بکەین ئەو مەسەلەنە کە بۆن بە مەسەلەی سایکۆلۆژی شەڕی دەرونی لەگەڵ یەکتر بکەین دەستی یەکتر بشکێنین بە هەلبەت لەو کاتەدا هەموو مەنزەرە دەکەین لە دوای 28 تا چەند ڕاستە پرسیاری دوم بەشێک لە لایەنە سیاسیەکان بە تایبەتمەندی گۆڕان و لە لایەنەکانی ئیسلامیەکان دەڵێن پارتی هەست کاتێک زۆرینەی پەرلەمانی لەگەڵی بە زۆرینەی کەمیلی یاساکان بڕێکات هەست کاتێک لەگەڵیان بێ داوای سازان لەسەر ئەو دوانە من بەڕاشکاوی بە بەڕێزت دەڵێم ئەوە یەکەم مافی خۆمە وەکو جێگیری سەرۆکی پەرلەمان نامە بنووسم پێشتر نووسیومانە بە ئیمزای من نامە ڕۆیشتینە بۆ ئەنجومەنی شورا لە مەسلحەتی فراکسیۆنێکی ناو پەرلەمانی کوردستاندا لەوێش بە مەسلحەتی ئەو فراکسیۆنە ڕێی دەربراوە لەلایەن ئەنجومەنی شورا لەو بارانەی پەیوەستن من لە ئەو نامەم ئاڕاستە کردووە مافی خۆمە سەرۆکی پەرلەمان لێرە نەبێت هەموو دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان حەقی خۆمە بەکاری بێنم کە هەرچەندە پێشتر بەکارم نەهێناوە و حەقی خۆمە وەکو لە جیهات عولیا کە تەفسیری دەکرێت بەپێی یاسای ئەنجومەنی شورا حەقی خۆمە داوای ڕێی بکەم داوای ڕێی تشتەکە و مەسلەیەکی تر کە پەیڕۆ بکەی ئیداری بیت یاسایی بیت شێوازێکی ترە یعنی دەکرێتن لە هەیئاتی عولیا لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزەران کاک خۆبات دەتوانین بەیانی داوای ڕێیەک بکرد لە ئەنجومەنی شورا لە سەرۆکاتی هەرێم جەنابی کاک کوسرا دەتوانین داوای ڕێی بکات من دەتوانم داوای ڕێی بکەم داوای ڕێی کوفر نییە خراپ نییە داوای ڕێی دوو ڕێی لە ناو پەرلەمانتاران لە ناو پەرلەمانی کوردستان ڕێیەکەیە دەلێتن سەرۆکی ئێستا یاریمی کوردستان جەنابی کاک مەسعود بەرزانی دەتوانیت کە سازان نەبوو بەردەوام بیت ڕێیەکەیە پێچەوانەوە دەلێت ناتوانین بەردەوام بیت ئێمە داوای احتیکامی ڕێی ئەوانەمان کردووە و تشتێکی شاراوان نەبوو بە دزیمان نەکردووە ئەوە نووسرا و بە دزی ناکرێن لەبەرەوە مەسلەیەکە مەسلەی دووەم ئەوەی پارتی کەی زۆرینەی هەبوو وەکو خۆی یاسەکان بەڕێوە دەبات ئەوە پەرلەمانی کوردستان لێرەیە شاهدە پرۆتۆکۆلەکانی پەرلەمانی کوردستان شاهدی ئەوەنە ئێمە لە دەرەوەی سازان بڕیارێکمان دەرنەکردووە
ئەو کاتەش سازان لە نێوان دوولان هەبوو لانی دەسەڵات هەبوو لانی ئۆپۆزیسیۆن هەبوو لە پرسە نیشتیمانیەکان خلافەک هەبوو لە غەیری پرسە نیشتیمانیەکان دیسان لانی پارتی و یەکەتی لەو کاتەدا سازشی کرد بۆلانی ئۆپۆزیسیۆن ئەم پرسانە هەمووی دواخستن پرسی دروستکردنی کۆمیسیۆن دواخست پرسی دستور ینی پارتی ئەو کاتە زۆرینەی هەبوو پارتی و یەکەتی زۆرینەیان هەبوو پرسی دستوریان دواخست لەسەر سازشی کرد بۆ لانەکانی تر و چەندین یاسایی تر لێستا لەم پەرلەمانی کوردستانە دواخستن بۆ ئەو کاتەی سازان دروست ببیتن سوپاسان دەکەم دەستان خۆش بکەن پێرێ شەو 15 پەرلەمانتاری گۆڕان لە بازی تێگەڵە ڕێگریان لێکرا بە